بێستون نەجات ئەو پێشمەرگە کەمەندامەی کە لە 16 ئۆکتۆبەردا هێزە شیعەکان پەراوگەکەیان لە قەزای خوڕمات و سووتاند، ئەو پەراوگەیی کە بژێوی خۆی و دوو منداڵەکەی لەسەر بوو. سووتانی پەراوگەکەی بۆ بێستون کارەساتێکی گەورە بوو، بەو پێی کەمەندامە و توانای کارکردنی نییە، بەڵام ئەو کارەساتە گەورەی بەسەری داهات بێستونی نەوەستاند. گەڕامەوە بینیم پەراوگەکەم سوتێنراوە. لەو کاتەدا کە پەراوگەکەمیش سوتێنرا بوو، تەبعەن من خۆم کەمەندامی سەنگەرم 12 ساڵ پێشمەرگەیش بوومە. موچەکەم بە دوو مانگ جارێ 220,000 وەرەگرت. خاوەن خێزان و دوو مناڵیشمەیە. بەڕاستی ئەمە ئەگەر ئیشی ئەم پەراوگەیە نەبێ هاوکاریم بەو موچەیە من ناتوانم بژێم. جا لەو کاتەیە چوم یەکێ لە فەخانەکانی ئەم شارە چوم وتم لەفەیەکم دەرێت، تەبعەن پارەم پێ نەبوو، وتی قەرزمان نییە. بەو ڕادەیە کە بێپارە ئەوە بووین. تر لەوە دەستم پێی کرد وردە وردە کە پەراوگەکەم پاکەوە کرد و بەڕاستی هەمووی بووە خۆڵەمێش، یعنی هیچم نەما بوو. دواتر وردە وردە دەستم پێی کردەوە و لەخوا بەزیا بێ ئێستا گەیشتومەتە ئێر ئەم مەرحەلەیە. بێستون ئێستا پەراوگەکەی خستووەتەوە سەر ڕێچکەی خۆی و ڕۆژانە بەجەستە ماندووەکەیەوە و لە پێناو دەرکردنی بژێوی بۆ دوو منداڵەکەی کاری تێدا دەکات. بەڵێ هەرچەندە من مرۆڤێکم بە جەستا با بڵێن وەکو مرۆڤێکی تەواو ساغ نیم، با بڵێن نیوەی جەستەم لەدەست داوە، بەڵام سوپاس بۆخوا متمانەی تەواوم بە خۆمەیە. بڕام وایە ئەتوانم دوا ڕۆژی خۆم و مناڵەکانیشم بەباشی بەرمەسەر و بەباشی بیانژێنم و بۆ ئەوەی من بتوانم هاوکاری خەڵک بکەم، نەوەک هەر خەڵک بێت هاوکاری من بکات. بێستون 12 ساڵ پێشمەرگایەتی کردووە و لە کاتی پێشمەرگایەتیدا تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بەو هۆیەوە بەشێکی جەستەی لە کار کەوتووە. بەوتەی خۆشی چارەسەری لە دەرەوەی وڵات هەیە، بەڵام دەستنەڕۆیی ڕێگرە لە بەردەم خۆ چارەسەرکردنیدا. بۆیە ڕووی دەمی لە حکوومەت و ڕێکخراوە مرۆییەکانە تا هاوکاری بن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، خوڕمات و